لە سێ هەفتەی پێش ئێستا خو نزیکی مانگێک پێش ئێستا ئێمە نەخۆشخانەکانی سلێمانی بە تایبەت بە کۆرۆنامان بەسەر دەکردەوە کە دۆخەکە زۆر خراپ بوو، بەڵام لەگەڵ جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی ئێمە سلێکێ لە سنتەرەکانی چارەسەرکردنی کۆرۆناین کە ئێرە نەخۆشخانەی شەید تایر عەلی والی بەگە کە لە سلێمانی تایبەتە بە ئەو کەسانی کە کۆرۆنایان هەیە یاخود هەڵگری کۆرۆنان هاتوونەتە نێو نەخۆشخانەکە بۆی ڕەوشی تەندروستی نەخۆشەکان بزانینەوە. ماوەی پێش ئێستا هاتینە ئەم نەخۆشخانەیە و ئێرە بەتایبەت زۆر قەرەباڵغ بوو و هاوڵاتێکی زۆری لێ بووە، تەنانەت جێگەش نەمابوو، بەڵام خۆشبەختانە بە پێی و پابەندبوونی کە هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکانن نەخۆشەکان کەم بووەتەوە لە نێو نەخۆشخانەی شەید تایر عەلی والی بەگ ڕێژەی توشبوو بە کۆرۆنا کەم بووەتەوە. من دەمەوێت ئەگەر کێ لەم بەڕێوەرزانە ئەگەر قسەم بۆ بکەیت توشبووەکەتان نەخۆشەکەتان تەندروستی چۆنەوە داواتان چێت لە هاوڵاتیان بۆی پابەندی ڕێنمایە؟ والله الحەمدولله ئەبێ هەموو کەسێ پابەندی ڕێنمایەکان بێت لەبەرەوەی ئێمە اینەوە برا گەورەکەمە حاڵی باش نەبوو کە هێنامان تەنگە نەفەس بوو کۆکەی هەبوو یانی وەکو بێهۆشی هێنامان ئێرە الحەمدولله زۆر باش بوو فەحسەکان هیچمان بۆ کردوتەوە فەحسەکان هەمی پاک و ئینشەڵا بە هیوای ئەوەین کە دەرمانکەن. بەکۆی گشتی ئەوەی کە من دەمێ باسی بکەم کە سپاس بۆخوا نەخۆشخانەی شەید تایر عەلی والی بەگ ڕێژەی توشبوونی تێدا کەم بۆتەوە یاخود نەخۆشەکانی تێدا کەم بۆتەوە کە بە پێی زانیاریین کە لە بەردەست مندان ئێستا 26 کەس لێرە هەیە کە ڕۆژانێک پێش ئێستا زۆر بوو و ڕۆژ بە ڕۆژ سپاس بۆخوا کە ڕێژەکە دادەبەزێەوە ئاستی نەخۆشەکانیش بەرەو کەم بوونەوە دەچێت. ئێستا وەزعەکە باشترە لە چاوجارانە، ینی ئەو توژمە یەکەم جاری نەماوە، ئێستا شتەکە ئەوانتر بۆتەوە، هەم حاڵەتەکان کەمونەتەوە هەم خوتوڕەتەکەی کەمتر بۆتەوە لەخوا بەزابیانەوە بە هەوڵ و ماندووبوونی ئەو ستاف کارمەندانەی لێرە ئیشەکەن و بەس ئێمە هەرداواکارین لە خەڵک ینی خۆپارێزی زیاتر بکەن لەبەرەوەی جارێ ینی ئەم ڤایرۆسە سیقینێ ناتوانانی بەتەواتی هەموو شتێکی لەسەر بڵێ، بەڵام ئەو وەسای کە ئێستا هەیە و حاڵەتەی کە ئێستا هەیە لە چاوجارانە زۆر باشترە، حاڵەتەکان کەم بوونەتەوە و مردنیش کەمترە. ئەم خاتونە قسێک بۆ بکەی زۆر بەخوتی پێما بێت مانگێک پێش ئێستا لێدوانمان لە تۆ وەرگر من لێرە وەکو گەلی کوردستان مانگێک پێش ئێستا بوو پێما بێ ئێستا تەندروستی دۆخەکە چۆنە وەزعەکە چۆنە بینن؟ وەڵا شکر زۆر باشە چونکە خەڵک پابەند دەبێ بە ڕێنمایەکانەوە ماسک و دەستکێش بەکارهێنن وەزع زۆر باشترە نەخۆشیش کەمتر بووتەوە. ئێستا قسەتان چییە بۆ خەڵک؟ وەڵا دەستخۆشیان لێکەیت سەرچاو دەست خۆش.